سڵاتان لێبێ ئەم کاتتان باش خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتانم لە ئێواری ئەم پرۆگرامماندا تەوەرەکەمان تەندروستیە لەگەڵ پسپۆر دکتۆر بڕیار سەباح پسپۆری نەخۆشیەکانی خوێن و لیمفەگریەکان گفتوگۆ دەکەین سەبارەت بە نەخۆشیەکانی خوێن بینەری پرۆگرامی ئەم ئێوارەیەمان بن دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاسانە. نەخۆشیەکانی خوێن یاخود لیمفەگریەکان چین؟ نەخۆشیەکانی خوێن و لیمفەگریەکان بەشێکی گرنگی جەستە ئەگرێتەوە کە ئەویش خوێنە کە هەموو کەسێک نزیکی 5 لیتر نزیکی 5 لیتر خوێن لە ناو جەستەیە هەیە و هەروەها ئەو لیمفەگریانەش ئەگرێتەوە کە لە چەند بەشێکی جەستەوە لە بەشی سەرەوەی جەستە لە بەشی خوارەوەی جەستە بڵاو بوونێتەوە و ڕۆڵێکی گرنگیان هەیە لە سیستەمی بەرگری لەشە نەخۆشیەکانی خوێن ئەو دوو بەشە گرنگەی جەستە ئەگرێتەوە. ئەگەر بە دیاریکراوی باسییان بکەین نەخۆشیەکانی خوێن کامە نەخۆشین؟ بەڵێ بەنسبەت نەخۆشیەکانی خوێن ئەکرێ بە دوو بەشی سەرەکیەوە بەشێکیان نەخۆشیە خوێنە ئاساییەکانن یان ناشێرپەنجەیەکان بەشێکی لە نەخۆشیەکان نەخۆشیە شێرپەنجەیەکانن ئەمە دوو بەشی سەرەکی کە ئەمانیش کۆمەڵێک نەخۆشی زۆری تر لە خۆوەگرێت. نەخۆشیە سەرەکیەکان باس بکەین جۆرەکانیان کامانن کامیان قورسترینیانە؟ بەڵێ ئەگەر لە حاڵەتە سووکەکانەوە دەست پێ بکەین نەخۆشی ئاساییەکان یان ناشێرپەنجەیەکان باوترینیان لە جیهاندا نەخۆشی کەم خوێنیە کە ئەمە یەکێکە لە باوترینی ئەو نەخۆشیانەی کە بەهۆیەوە نەخۆش سەردانی نەخۆشخانەکان و پزیشک ئەکات کە ئەویش هۆکاری زۆرە با بڵێن باوترین هۆکاریش کەمی مادەی ئاسنە لە خوێندا کە ئەبێتەوەی کەم خوێنی. هەروەها نەخۆشی ئەو نەخۆشیانی کە پەیوەندیان بە خوێنبەربوونەوە هەیە ئەو نەخۆشیانی کە پەیوەندیان بە خوێنمەینەوە هەیە ئەمانە هەمووی لەژێر نەخۆشیەکانی خوێنە جێگەیان ئەبێتەوە. ئەمە نەخۆشی ئاساییەکان و ناشێرپەنجەیەکان بەنسبەت نەخۆشی شێرپەنجەیەکانیشەوە کە ئەمە ئەو حاڵەتانن وەک ئاماژەت پێیان نەخۆشیە قورسەکانن کە هەم دەستنیشانکردن و هەم چارەسەریان قورس دەبێت و کاتێکی زۆری دەوێت و مەترسی خۆی هەیە لەسەر ژیانی نەخۆشەکە ئەمانش شێرپەنجەی خوێن ئەگرێتەوە لەگەڵ شێرپەنجەی لیمفەگریەکان. لیمفەگریەکان باشە. هەرێک لەو نەخۆشی ئاساییانی کە باستان کرد بۆ نمونە کەم خوێنی ئەگەر لە حاڵەتی چارەسەر نەکردندا یاخود ئێهمالکردندا لە نەخۆشەوە ئەگەر ئەو هەیە نەخۆشیەکە قورستر ببێت و ببڕات بۆ باری نەئاسایی بەنسبەت کەم خوێنیەوە بە پێی هۆکارەکەی هەندێک هۆکار هەیە لە هەموو حاڵەتێکە ئیهمالکردن یا پشتگوێخستنی ئەو نەخۆشیە کاریگەری خۆی لەسەر جەستەی کەسەکە ئەبێت. بۆ کووتمان باوترین هۆکار کەم ئاسنیە کە ئەگەر کەسەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەم حاڵەتەی هەبێت و پشتگوێی بخات کۆمەڵە نیشانی زۆر دروستەکە وەکو شەکەتی جەستە وەکو هیلاکی وەکو ئازار وەکو هەناسەتوندی وەکو دڵپەلەکردن وەکو بێتاقەتی جاری وا هەیە تووڕەیی کاریگەری لەسەر پێست و قش دروستەکە هەنێجار قشوەرین ئەمە هەڵبەت بۆ ماوەیەکی زۆر ئیمال بکرێت تەنانەت لەوەچێ کاریگەری لەسەر دڵیش دابنێ بەڵام خۆشبەختانە ئێستا بۆیەوەی کە خەڵکی زووتر سەردانی پزیشکەکەن و زۆرتر پێشکردین بۆ خۆیان ئەەکەن ئەم حاڵەتانە زووتر دەستنیشانەکرێت و خۆشبەختانە چارەسەری پێویستیشان هەیە ئەمە بەنسبەت ئەو کەم خوێنی کە بۆی کەم ئاسنیەوە هەندێک جۆری تری کەم خوێنیمان هەیە کە بەهۆی کەمی هەندێک ڤیتامین وەک ڤیتامین B12 ڤیتامین B9 ڕوئەیات هەندێک جۆری کەم خوێنیمان هەیە کە بەهۆی شیبوونەوەی خوێنەوە ڕوئەیات هەندێک جۆری کەم خوێنیمان هەیە کە بەهۆی نەخۆشیەکانی مۆخی ئێسکەوە ڕوئەیات چونکە مۆخی ئێسک خۆی بەرپرسیارە لە دروستبوونی خوێن کە ئەمیش بۆ کۆمەڵێک نەخۆشی ئەگرێتەوە کە مەترسیدارترینیان شێرپەنجەی خوێنە یعنی ئەگونجێ شێرپەنجەی خوێن ببێتەوە هۆکاری کەم خوێنی هۆکارێک بێت بۆ کەم خوێنی بۆیە ئەبێت ئەو دائیمەن ئەو کە نیشانەکانی کەم خوێنیوانی ئاماژەمان پێ هەبوون پێویستە ینی کەسەکە زووتر سەردانی پزیشک بکات و زووتر پشکرین بۆ خۆی بکات بۆ ئەوی ئەگەر هۆکارێکی ئاساییە ئەو کەم ئاسنی زوو چارەسەر بکرێ ئەگەر هۆکارێکی مەترسیداریشە زوو دەستنیشان بکرێت و
کەمتر مەترسی بۆ سەر ژیانی نەخۆشەکە هەبێت. بێگومان منیستمە پرسیارە بکەم لە ئێستادا لەگەڵەوەی هوشیاری تەندروستی بە شێوەیەکی گشتی زۆر باشە لەلایەن هاوڵاتیانەوە زووتر درک بەو نەخۆشیانە ئەکەن کە تووشیان دەبێت، بەڵام لە هەمان کاتدا ڕێژەیەکی بەرچاو و زۆر لە هاوڵاتیان باس لەواکەن کە کەمخوێنیان هەیە کامە لە منداڵان و لە گەورە و لە بەتەمەنەکانیشدا هەیە. تەنانەت بە شێوەیەکی ئاسایی باسی لێ دەکرێت زۆر جار کە بۆ نمونە لە مناقەشە و گفتوگویەکدا دەبیستیت کە دەڵێن من خوێنەکەم ئەوەندە کەمە و ئێهمالیشم کردووە، یاخود ئەمادەی ئەسنم زۆر کەمە، ڤیتامین دیم زۆر کەمە. کەسەکە بە ئاساییەوە باسی ئەم حاڵەتانە ناکە. دەکرێت بڵێن ئەبێ هۆشیاری تەندروستیان ئەوەندە بەهێز بێت کە حاڵەتێکی کەم خوێنیش بزانن هۆکارەکەی چییە؟ ڕاستە. بەدڵنیاییەوە باسی تەمەنەکانە کرد. کاریگەری کەم خوێنی لە تەمەنە جیاوازەکانە کاریگەری جیاوازی هەیە و لە هەموو تەمەنێکا کاریگەری خراپی خۆی هەیە. بەنمونە لە تەمەنی منداڵ ئیتر منداڵ لە دوای لەدایک بوونەوە هەتا ئەو کاتێک کە باڵغە بێت گەورە بێ بۆ نمونە ئەگەر کەم خوێن بێت کاریگەری لەسەر گەشەیەکات و هەندێک لە لێکۆڵینەوەکان باز لەوە ئەکەن کاریگەری تەنانەت لەسەر گەشەی مێشکە کات کە ئەمەش زەرەرێکی زۆرەیە لە توانە عقلی و بیرکردنەوە و توانە دەرخیەکانی ئەو کەسە. بۆ منداڵێک جاری وا هەیە ئەچێتە قوتابخانە ئەوە با بڵێن سێر ئەەکەن ماڵەوەیان مامۆستاکانی هەست ئەەکەن وەکو پێویست نییە لەگەڵ با بڵێن وانەکانیە دائیمەن منداڵەکە هیلاکە توانای سعیکردن و خوێندنەوەی وەکو پێویست نییە توانای جۆگرتنی لە وەرگرتنیشی وەک پێویست نییە. ئەمە گونجەیەشێک لەو هۆکارەوە هەڵبەت هۆکاری هەیە بەڵام یەکێک لەو هۆکارانە کەم خوێنی بێت کە بە چارەسەرکردنی ئەتوانی ئەم مەوزوعایە ئەو گرفتە کۆتایی پێبهێنی. ئەمە لەم تەمەنەیە ئەم کاریگەریە هەیە. لە تەمەنی گەورەترا با بڵێن کە بەتایبەتی لە دوای تەمەنی 18 ساڵی و حاڵەتەکە زیاتر لە ئافرەتە بەربڵاوە بە هۆکاری هەبوونی سۆڕی مانگانە یا با بڵێن دووجانی یان با بڵێن شیردان ئەمانە هەمووی لە ئافرەتە هۆکاری بڵاون بۆ کەم خوێنی. ئەمیش بە دڵنیاییەوە ئەو نیشانانە دروستەکات کە پێشتر ئاماژەمان پیاوە لە حاڵەتی ئیهمالکردنا لەوە چێت کاریگەری تەنانەتمان لەسەر دڵیشدا بنێت. ئەگەر لە تەمەنەکە زیاتر بڕۆین بۆ تەمەنی پیری و ئەوانە بەڕاستی بە تایبەتی لە تەمەنی دوای با بڵێن 40 ساڵی 50 ساڵی بە تایبەتتر ینی مەسەلەی کەم خوێنی بە هیچ جۆرێک نابێت ئیهمال بکرێت چونکە هەندێک جار هۆکاری مەترسیداری لە پشتەوەیە. هەنی ئێمە هەندێک جار لەو تەمەنانە کە باسم کرد نەخۆشی کەم خوێنمان بۆیەت بەڵێ جاری وای هۆکارەکە ئاساییە بەڵام هەندێکیان هەیە هۆکارەکەی شەرپەنجێ بۆ نمونە شێرپەنجەی کۆڵۆن کە لەو تەمەنە با بڵێن ئەو کەسانی بە تەمەن یا تەمەنیان هەڵکشاوە هۆکارێکە بۆ کەم خوێنی. لەبەرەوە ئەگەر دیقەتبی لە هەموو تەمەنەکانە گرنگی خۆی هەیە ئەم مەوزوعە بۆیە لە هیچ تەمەنێکە نابێ ئیهمال بکرێت و ئەبێ بە دواداچەری بۆ بکرێت. بێگومان لە هەر تەمەنێکدا بێت تەندروستی هەر گرنگە و هەر پێویستەکە هەر تەمەنێک شوو لەبەر هۆکارێکە بێگومان. دکتۆر ئەو نەخۆشیانە وەک باست کرد زۆرن کە لە خوێندا ڕوودەدەن بۆ نمونە خەستبوونەوەی خوێنێکێکە لەو کێشانەی کە بەتابەت تەنانەت ئەو ڤایرۆسەی کە بڵاو بۆ بە هەموو جیهانایەکێک بۆ لەوە کارانەی کە خوێنی خەستە کردەوە بۆ هۆی گیان لە دەستدانی چەندین کەس. خەستبوونەوەی خوێن لە چ حاڵەتێکدا مەترسیدارە و لە چ کاتێکدا پێویستە کە نەخۆش سەردانی پزیشکی پسپۆڕ بکات؟ بەڵێ کاتێک ئەو دەستەواژەی خەزبوونەوەی خوێن ڕاستیەکەی لە دوو حاڵەتا بەکار ئەهێنرێت. کاتێک نەخۆش باسیەکات مەبەستی یەکێک پێی لەو دوو حاڵەتەیە. خەزبوونەوەی خوێن ئایا مەبەستمان بەرزبوونەوەی ڕێژەی خوێنە یا بەمانەیەشتر ئایا مەبەستمان ئەوەیە کەسەکە ڕێژەی خوێنی بەرزە یا ئایا مەبەستمان لەوەیە ئەو کەسە خوێنمەین هەیە. ئەوەی تۆ باسی کرد ئەزانم کە مەبەستە بۆ پێی کە باسی کۆرۆنات کرد باسی خوێنمەین ڕاستە لە ماوەی ئەم دو-سێ ساڵی پێشووە بەداخەوە بۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا ڕوودانی خوێنمەین یعنی بە شێوەیەکی بەرچاو بوو لەناو نەخۆشەکانە بەتایبەتی نەخۆشانی کە بە قورسی ڤایرۆسەکەیان ئەگرت. ئیتر خوێنمەین لە قاچا بێ خوێنمەین لە دەستا بێ خوێنمەین جاری وا هەیە کە لە سیەکانە ڕوئەیە پێ ئەوترا جەڵتەی سیەکان و بەداخەوە زۆر جارە بۆ هۆی مردنی نەخۆشەکە. هەڵبەت ئەمە هۆکارێک بوو کە لەم چەند ساڵەیە هۆکارێکی زۆر بڵاو بوو بۆ خوێنمەین. بەڵام خوێنمەین هەڵبەت هۆکاری تریشی هەیە با بڵێن هۆکاری ئەوەی هەیە مەسەلەن هەندێک کەس هەیە لە خێزانەکەیانە کۆمەڵە کێشەی جینی هەیە تووشی خوێنمەین ئەبن هەندێک کەسی تر هەیە بەهۆی هەندێک قەڵەوی و نەخۆشی شەکرە و
بەرزی پەستانی خوێن و نەخۆشی دڵ و ئەوانەوە زیاتر ئەگەری توشبوونیان بە خوێنمەین ئەبێت. هەندێک کەسی تر هەیە مەسەرەن لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریایان کاتێک بۆی نەخۆشیەکە بۆ ماوەیەکی زۆر لە جێگای ئەمێنەوە ئەوانە ئەگەری زۆری خوێنمەینیانی هەڵبەت خوێنمەین نیشانەکانی ئەگەر لە قاچ و لە دەستا ڕووبیات نیشانەکانی ئاوسانە سووربوونەوەیە گەرەبوونی ئەو شوێنەیە ناتوانێت ئەو شوێنی بە باشی وەکو پێویست بجوڵێن جاوە لە پلەکانی سەرەوە بیا لە پلەکانی خوارەوە بێت. بەڵام ئەگەر خوێنمەین لە سیەکانە ڕووبیا و چۆن لە حاڵەتی کۆرۆنایە ئەمە تا ڕادەیەک ڕووی ئەیا و هەندێک جاریش بەداخەوە بردنی نەخۆشەکەی لەکەوتەوە ئەمە بۆی هەناسە توندی و سنگی ئێشە و دڵپەلەپەلکردن و ئەمانەوە هەستی پێکرێت. ئەمە بەنسبەتی خوێنمەینەوە. بەڵام بەشەکەی تر کەوتمان هەر خەڵک مەبەستی پێی خوێن خەزبوونەوەیە ئەوە بەرزی ڕێژەی خوێن بەرزی ڕێژی خوێن هەڵبەتە پێچوانی کەم خوێنیە یعنی لە کەم خوێنی ڕێژەی خوێندا بەزێتە ئاستێکی دیاریکراوە بەڵام لە بەرزی ڕێژەی خوێنە هەستەکەی کەسەکە ڕێژەی خوێنی بەرزە کۆمەڵێک نیشانەی ئەبێت بەنمونە سەر ئێشەی ئەبێت هەندێجار هەناسە توندی ئەبێت سنگ ئێشەی ئەبێت سووربوونەوەی پێست و دەم بەتایبەتی لە دەمچاوە ئەبێت ئەم نیشانانەیە بێت جاری واشەیە یعنی نیشانی نیە تەنها بۆی پشکنینێکەوە پێ ئەزارێت بەڵام بە دڵنیاییەوە ئەویش پێویستە چارەسەر بکرێت چونکە ئەگەر چارەسەر نەکرێت ئەویش کۆمەڵە کاریگەری تەندروستی بە دوای خۆیان. دکتۆر زۆر کەس هەیە تاکەکانی کۆمەڵگە لە کاتێکا کە ڕێژەی خوێنیان بەرزە پەنابن بۆەوەی کە خوێن بدەن خوێن ببەخشن کەیترمە کێشەکان چارەسەر بکە ئایا بە تاکە ڕێگەیە؟ هەڵبەت کاتێک کە کەسێک دوای ئەو نیشانانی تیا دەرکەوت یان پشکنینێکەکە دیاری ئەەکەین ئەمە وەکو پزیشکان کەسە ڕێژەی خوێنی بەرزە پێشتر باشتر وایە هۆکارەکەی دیاری بکرێت. یەکێک بۆ نمونە لەو هۆکارە باوانی کە لەناو خەڵکا ئەیبینی نەبێتەوەی بەرزی ینی ڕێژەی خوێن جگەرە کێشان با بڵێن بۆ نمونە کە ئەمە خۆی چارەسەرە سەرەکیەکەی وازهێنان لە جگەرە کێشان بە نمونە هەندێک نەخۆشی کۆ ئەندامی هەناسە هەندێک نەخۆشی دڵ هەندێک نەخۆشی گورچیلە ئەمانە ئەگونجێ هەمووی هۆکار بۆ بەرزی ڕێژەی خوێن بۆی هەڵبەت پێشتر ئەبێت هۆکار دەستنیشان بکرێت هەتا هۆکارەکە چارەسەر بکرێت. بەڵام هەندێک جار بەرزی ڕێژەی خوێنیش هیچ جێکێک لەم هۆکارانەی نییە هەر ئەو کەسە بۆ خۆی لە مۆخی ئێسکەوە خوێن بە ڕێژەیەکی بەرچاو دروست ئەکات ئەمە لەم حاڵەتەیە هەڵبەت وەکو تۆش ئاماژەتوەیە بە شێوەیەکی گشتی ئەگەر باسکەین بەشێ لە چارەسەرە گرنگەکە خوێن بەخشینە کە بە پێی کاتێکی دیاریکراو کە پزیشکەکە بۆی دیاریەکات ئەوەنە هەفتە جارێک یا ئەوەندە مانگ جارێک ئامۆژگاری کەسەکە ئەکرێت کەوا خوێن ببەخشێت. بەڵام هەڵبەت هەموو جارێکیش تەنها چارەسەر ئەمە نییە بەشێکە بێ لە چارەسەرەکە هەندێک نەخۆشەیە پێویستیان بە چارەسەری دیاریکراوە کە پێویستە لە ڕێگەی ڕێنمایەکانی پزیشکەوە وەری بکرێت. واتە جارێکترینەوە سەر ئەوەی ینی ئەگەر کەسێک بۆ منە ڕێژەی خوێنی بەرزە ناکرێت بەردەوام خۆبەخشانە بچێ خوێن بەخشێ بەبێ ئەوی بزانانی هۆکارەکەی چیە یان پێویستی بە چیتر هەیە پێویستە ئەمیژە هەر لەژێر چاودێری پزیشکا بێت. ئەو نەخۆشیانەی کە دەبنە شێرپەنجەی خوێن هۆکارەکانیان چیە؟ بەڵێ شێرپەنجەی خوێن یەکێکە لەو شێرپەنجانی کە لە جیهاندا هەیە خۆشبەختانە لە جۆرەکانی تری شێرپەنجە ڕێژەکەی کەمترە بەڵام قورسترە و زۆرتر مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکە هەیە. شێرپەنجەی خوێنیش ئەبێ بە دوو جۆری سەرەکیەوە جۆرێکی تند و لە ناکاومان هەیە جۆرێکی تەمەڵ و درێژخایانیشمان هەیە. بە شێوەیەکی گشتی کە باز لە هۆکارەکانی شێرپەنجەی خوێنەکرێت هەتا ئێستا بەڕاستی وەکو زانکان باسی لێوەکەن هۆکارێکی زۆر دیاریکراومان نییە با بڵێن ئەمە هۆکاری شێرپەنجەی خوێنە بەڵام هەنێ هۆکار پێشنیازەکرێت ئەوترێت ئەگونجێت هۆکار بێت بەنمونە هەندێک نەخۆشی بۆ ماوەی ئەوانی نەخۆشی داونیان هەیە ئەگونجێت هۆکار بێت هەندێک مادەی کیمیایی وەکو بەنزینە گونجێ هۆکار بێت باز لە قەڵەوی ئەکرێت ئەگونجێ هۆکار بێت جگەرە کێشان ئەگونجێت هۆکار بێت بەرکەوتنی هەندێک جۆری تیشک لە ینی بەتابەتی ئەوانی لە چەکەکان و لە کاتی جەنگا بەکارێنێت ئەگونجێ هۆکار بێت و هەندێک جار هۆکارەکەش لە خێزانەکەیە مەسەرەن کاتێک کەسێک تووشی شێرپەنجەی خوێنە بێت ئەگەری توشببوونی ئەندامەکانی تری خێزانەکە زیاترە ئەمانە بە شووی گشتی هۆکارە بەڵام هێشتا هۆکاری سەرەکی نەدۆزراوەتەوە. چۆن بزانرێت کەسێک شێرپەنجەی خوێنی هەیە هۆکارەکان چین؟ هۆکارەکانیان نەک هۆکارەکان نیشانەکانی چینەکە بەنسبەتی نیشانەکانی شێرپەنجەی خوێن یەکێک لەو حاڵ لە سەرەتاشەوە باسمان کرد ئەگونجێ کەم خوێنی خۆی هۆکارەکەی شێرپەنجەی خوێن ینی ئەو کەسە بە نیشانەکانی کەم خوێنیە تەلامە نیشانەکانی کەم خوێنی وازەح پێشتر ئاماژەم پێ یا هەندێک جار نەخۆشەکە بە خوێنبەربوون هێ تەلامە
ینی با بڵێن خوێنبەربوونی لوت، خوێنبەربوونی ناودەم، شینبوونەوەی ژێرپێست یا خوێنبەربوون لە هەر بەشێکی تری جەستەوە. ئەو هەندێک جاریش ئەو کەسە بەهۆی هەوکردنێکەوە واتە ئیلتیهاباتێکەوە کە لە هەر شوێنێکی جەستەیە قوڕگی سنگی ڕیخۆڵەکانی لە هەر شوێنێکە ئەگەری هەوڕبدات بەوەی ئەو هەوکردنەوە پێ ئەزانێت کە ئەم کەسە شێرپەنجەی خوێنی هەیە بۆ چونکە شێرپەنجەی خوێن بەرگری جەستە داوازێنەوە ئەکا لەو کەسە بە ئاسانتر با بڵێن تووشی هەوکردن تووشی ئیلتیهابات ببێتەوە. ینی سێشتی سەرەشی کە لە شێرپەنجەی خوێنان ڕۆیان بریتە لە کەم خوێنی، بریتە لە خوێنبەربوون و بریتە لە هەوکردن یا ئیلتیهابات. هەنێک شتی تریشمان هەیە ڕوئایە بۆ منە کەسەکە تای ئەبێت بۆ منە کەسەکە ئاراکردنەوەی شەوە ئەبێت ئەگەر کەسەکەم خوێنەکەی زۆر بە احتیمالی هەیە بێهێزبوون و بێتاقیبوونەکە تابورانەوەش بڕوە وەکامەژوو پێ هەندێک جار داوەزینی کێشێ بێت و هەندێک جار گەورەبوونی لیمفەگرەکانێ بێت ئەمانە هەمووی نیشانن بۆ شێرپەنجەی خوێن. بەڵێ لیمفەگرەکان چۆنن چۆن ڕوودەدەن ئەو چۆن نیشانەیەکن کە کەسەکە نەخۆشەکە ئاستیان پێ بکات. ڕاستە لیمفەگرەکان هەروە گوتمان لە چەند بەشێکی جەستەیە بڵاوبێتەوە یان لە زۆر بەشی جەستەیە لیمفەگرەکان بڵاوبوونەوە بەڕاستی ڕۆڵێکی گرنگ ئەگێڕن لە دروستبوونی خانەکانی بەرگری لەشە. بەڵام لە هەندێک حاڵەتە بۆ هۆکارانی کە پێشتریش باسمان کرد ئەنگونجێ ئەمانیش تووشی شێرپەنجە شێرپەنجەی ئەمانیش ئەکرێ بە دوو جۆرەوە هەندێک جۆرمانی شێرپەنجەی لیمفەگرێ کە بەشێکی زۆر خێرا ڕوئایات و بڵاو ئەبێتەوە و پێویستە زوو چارەسەر بکرێ و جۆرێکیشمان هەیە کە بە شێوەیەکی ئاین لەسەرخۆ پێوتە شێرپەنجەی لیمفەگرەی تەمەڵ بڵاو بێتەوە بەڵام ئەمیش هەر پێویستی بە چارەسەر هەیە. نیشانەکانی ئەمیش گەورەبوونی لیمفەگرەکان خۆیانن لەرزوتایە ئاراکردنەوەی بەتایبەتی لە شەوان دابەزینی کێشە بەو جۆرێ. چۆن کەسێک بزانە لیمفەگرەکانی کێشەی هەیە یاخود پێویستە بچێتە لای پزیشک نیشانەیەکی سەرەکی کە بۆ نمونە ئەو بزانە لیمفەگرەکانێتی ئەمە خوێن نییە. بەڵێ ئەو سێ نیشانە سەرەکی باسم کرد تا و عارەقکردنەوە بەتایبەتی عارەقکردنەوەی شەوان بەرجەوەرێک کەجلەکانی تەڕەبێت کە نە ئاسایی بێ ناسرشتی بێت. دابەزینی کێش ئەمە سێ نیشانی سەرەکی. نیشانەکەی تریش ئەوەیە کە تۆ زۆر جار کەسەکانیان دەوروبەرەکەی کە لەگەڵ یا ئەژین بۆ منە لە ملیە یان لە ژێرباڵیە یان لە هەر شوێنێکی تری جەستەیە خۆی هەستەکات ینی بە گەورەبوونی گرەیەک لە ژێر پێستە دوای ئەوە کە ئێتە لای پزیشک هەڵبەت پزیشکیش پشکننی کلینیکی بۆ کات ئەینێرێت بۆ نمونە سۆنەرێکی بۆ کات یان وێنەیەکی تیشکی بۆکرێت کە بۆی دڵنیابینەوە لیمفەگرەکە گەورە بووە دوای لیمفەگرەکە سێرەکەن کە گەورە بووە پارچەی لێوەرەگیرێت ئەنێرێ بۆ پشکنینی با بڵێن شانەی کە پشکنینی شانەی بۆ کرا دەرەکەوێت ئەگەر ئەوە بێت دەرەکەوێت شێرپەنجەی لیمفەگرەکان. بەڵێ زیاتر لیمفەگرەکان لە چێ با بڵێن جەستەدا لە شوێنێکی جەستەدا زیاتر دەرەکەون یاخود تووشی ئەو حاڵەتانە کە ئینسان مرۆڤ خۆی هەستی پێ بکات لە ملایە لە بەشی پشتە و لە بەشتی پێشەوەی مل یا لە ژێر چەناگە یان لە ژێر بنباڵ یان لە بنڕان لەم شوێنانەیە ئەگونجێت کەسەکە خۆی بە ئاسانی هەستی پێ بەڵام ئێمە هەندێک لیمفەگرێمان هەیە ئەکەونە ناو سنگەوە هەندێک لیمفەگرەی ترمان هەیە ئەکەونە ناو سکەوە ئەمانە تەنها بە پشکنینی تیشکی ئەبینرێت یا سۆنەر ئەبینرێت. چارەسەرەکانی چییە؟ چۆن چارەسەرەکرێ کەسێکە تووشی هۆکارێک بەیان کێشەیەک بێ لە لیمفەگرەکانی لیمفەگرەکان تەڵەن بۆ ئەوەی هاوڵاتیان نەترسن خۆشبەختانە گەورەبوونی لیمفەگرەکان زۆربەی زۆری هۆکارەکەی هۆکاری ئاساین یعنی هۆکاری بۆ نمونە هەوکردنێک لە بەشێکی جەستەیە ڕوئایە بۆ نمونە هەوکردنێک ینی لە لەوزەتێنەکانە لە قورگا ڕوئایات لە سنگا ڕوئایات لە ناوسکار ڕوئایات لە هەر شوێنێکی جەستەیە ڕوئایات لە پێستا ڕوئایات ئەمە ئەبێتەوەی گەورەبوونی لیمفەگرەکان تەنها ئەو کەسە کۆمەڵێک دەرمانی دژە هەوکردن دژە ئیلتیهاب وەرئەگرێت و لیمفەگرەکان بچووکە بنەوە وەکو ئاسایی خۆیان لێتەوە کە ئەمە خۆشبەختانە باوترین لە هۆکارە لە هەموو تەمەنەکاندا بەتایبەتی لە مناڵە ئەم حاڵتە زۆر ڕۆیانە جارترس بۆ دایک و باوکەکە دروستەبێت تەنها بەشێکی کەمیان دەرئەکەوێت کەوا شێرپەنجەی لیمفەگرەکانی هەیە. باسی چارەسەرت کرد ئەتوانین ئێمە لێرە شێرپەنجەی خوێنشیم شێرپەنجەی لیمفەگرەکان لە بەروی چارەسەرەکان نزیکن تا ڕادەیەک لەیەکەوە لێرە کۆی بکەین و باسی چارەسەرەکانیان بکەین. چارەسەرەکانیان ئەگەر دوای ئەوەی کە دەستنیشان ئەکرێ شێرپەنجەی و قۆناغەکەی دیارەکرێت چونکە
بۆن لە لیمفەگرەکانە قۆناغیەکە تا قۆناغی 4مان هەیە دوای قۆناغ دیاریەکرێت جۆرەکەی دیاری ئەکرێت نەخۆشەکە هەموو ئامادەکاری پشکنینەکانی بۆ ئەکرێت هیچ لە چارەسەرە سەرچەکان هەتا ئێستش لە دنیا چارەسەری کیمیاییە و هیچیشی کە لە چارەسەرەکان چارەسەر بە تیشکە و لە هەر یەکێکە لە چارەسەرەکان چارەسەری بایۆلۆجیە و هەروایەکێکە لە چارەسەرەکان کە خۆشبەختانە ئێستا لە کوردستان لە شاری سلێمانی بەردەسە چاندنی مۆخی ئەسکەکە ئەمە چارەسەرێکی زۆر پێشکەوتووە بۆ ئەو هەم شەرپەنجەی خوێن هەم شەرپەنجەی لیمفەگرەکان ئەتوانرێت ئەگەر پێویستی کرد بۆی بکرێت و لە چارەسەری تریش هەندێک چارەسەری جینی و خانەیی هەیە کەمە تا ئێستا لە ناوچی خۆمان بەردەست نییە بەڵام ئەمەش لە جیهانە کاری لەسەرەکرێت و هەمویان چارەسەری ئومێد بەخشن بۆ ئەم جۆرە نەخۆشیان کاتە لە هەر حاڵەتێکدا بێ ئومێد زیاتر هەیە بۆ نەخۆشەکە خۆشبەختانە ئێستا جیهان بەرەو ئەوە ئەچێت ینی چارەسەرەکان پێشکەوتوترە بن و ئەگەرەکانی چارەسەر بوون باشترە بن زۆر باشە دکتۆر باسی یەکێک لەو چەند چارەسەرێکت کرد کە بەشی کیمیایی و تیشک و ئەو بابەتانێ ئایا ئەو چارەسەریانە بۆ نەخۆشێکە دەکرێت خوا نەخواست شێرپەنجەی بێ یاخود لیمفەگرەکانی هەبێ لە دوای چارەسەربوونی ئەو نەخۆشە هیچ ئەگەریەک بۆ نەخۆشی تر جێ ناهێڵێت یاخود کاریگەریەکی نەرینی دیکەی نابێت بەڵێ بەنسبەتی چارەسەری کیمیایی یا چارەسەر بە تیشک کە ئاماژەمان پێە هەڵبەت ئێمە بۆ چارەسەر بەکاری ئێنی کۆمەڵی کاریگەری هەیە کە یەکسەر ڕوایە بۆ نمونە باڵێن لەوە چێ ڕەشانەوە دروست کات کە ئێمە زۆر لە نەخۆشەکانە ئەمە بینین بەڵام خۆشبەختانەویش چارەسەری خۆی کراوە ئێستا بۆ نمونە کەسەکە بەرگری جەستەیان ینی دائەبەزێت بەهۆی چارەسەری کیمیایی ئەمەش یەکێکە لە کاریگەریە لاوەکیەکان کە بەهۆی تووشی هەوکردنی زۆرە بنەوە بۆ نمونە ئەبێتە هۆی وەرینی قژ و کۆمەڵی گۆڕانکاری لەسەر پێست بەجێ لە هەندێجار گۆڕانکاری لە جگەر لە گۆچی لە کۆمەڵێک یانی کاریگەری هەیە خێرا ڕوایەت لە ماوەی ئەو چەند ڕۆژەیان ئەو مانگەی کەوەری ئەگرێت بەنسبەت کاریگەری درێژخایانەوە بەڵێ ئەوەی کە سێرە با بڵێن ئەگونجێ چارەسەری کیمیایی لە داهاتووە ببنە هۆی هەندێک شێرپەنجەی تر یعنی چارەسەری کیمیایی ئەگونجێت بەڵام خۆشبەختانە ئەمە زۆر نییە بەڵام ئەگونجێت لە ینی با بڵێن ینی ئێمە پێشتر باسی شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکانمان کرد ئەگونجێت ئەم کەسە خۆی پێشتر چارەسەری کیمیایی بۆ نەخۆشییەکی تر وەرگرت بێت ئەمە بوو بێتەوەی ئەوەی کە لە داهاتوە توی شێرپەنجەی خوێن یا لیمفەگرەکان بێت یعنی ئەوەش ئەگونجێ وەکو هۆکارێک باس بکرێت ئەمەکاری درێژخایانە بەڵام ئەگەرێکی کەمە ئەگەرێکی کەمە بۆی هاڵاتیان نەترسیەوە بەدڵنیاییەوە خۆشبەختانە بەهۆی ئەو پێشکەوتنانی کە لە بواری پزیشکیا کراوە چارەسەرە کیمیایەکان و هەندێک چارەسەری تر پەرەی پێدراوە ینی کەمتر کاریگەری لاوەکیان هەیە سوکترن لەسەر کەسەکە ینی وەکو پێشووتر نییە ینی وەکو ساڵانی پێشوو نیە ئێستا شتەکان خۆشبەختانە ینی سوپاس بخوا پێشکەوتنەکان بەرەو ئاستێکەکە بە شێوەیەکە کە ینی کەمترین کاریگەری یان هەبێ لەسەر نەخۆشەکە چارەسەران ئەو مژدەیەکی زۆر باشە دکتۆر ئەگەر بکەڕێمەوە سەر پرسیار لەسەر نەخۆشیەکانی خوێن زۆر جار ئەبیستین کە باس لەوە ئەکرێت ئەکرێ خوێنی جەستە بە تەواوی بگۆڕدرێ ئایا ئەمە لە چ کاتێکدا ئەکرێ و لە چ تەمەنێکدا ئەگونجێت خوێنی کەسەکە بە تەواوەتی بگۆڕدرێ بەڵێ بەنسبەتی یەکێک لەو حاڵەتانەوە منداڵ هەر لە مانگ یەکەمی لەدایکبوونیە منداڵی تازە لەدایک بوو ئەم حاڵەتەی بۆ ئەکرێت ئەویش بەوەی بەرزبوونەوەی ڕێژەی زەردووی لە لەشی تا بۆ ڕێژەیەکی مەترسیدار کە ئەم گۆڕانکاری بۆ ئەکرێت بە بەکارهێنانی خوێنی تر بەڵام ئێمە بێژگە لە گۆڕانی خوێن یا گۆڕینی خوێن گۆڕینی پلازمای خوێنیشمان هەیە ینی تەنها بەشی خۆی خوێن لە خڕۆکە سوورەکان پێکاتووە لەگەڵ خەپلەکانی خوێن لەگەڵ خڕۆکە سپیەکان و بەشێکی خوێنیشمانێ پێڵم پلازمای خوێن جاروایە تەنها ئەم بەشە ئەگۆڕێت پلازمای خوێن بۆ کەسەکە کە ئەویش بۆ هەندێک نەخۆشی دیاریکراوەکان دێ نەخۆشی وردن یانی لەوە چ لە ئێستا کاتی نەبێ باسی بکەین ئەم دوو گۆڕانکاریە ئەکرێ بەڵام ئەو گۆڕانی خوێنە زیاتر بۆ ئەو منداڵی تازە لەدایک بۆ کرێ بۆ ئەو حاڵەتی کە باسمان کرد شتێکی تر کە یانی گونجێ بێتەوەی گۆڕینی خوێنی گەسەکە ئێمە وتمان هەندێک نەخۆشمان هەیە بۆ چارەسەری شێرپەنجەی خوێن یا چارەسەری شێرپەنجەی لیمفەگرەکان چاندنی مۆخی ئێسکی بۆ کرێت چاندنی مۆخی ئێسک بە زۆری لە خوشک و برای کەسەکەەوە بوو ئەکرێت دوای کۆمەڵە فەحس ئەکرێت ئەگەر هاوتای ئەو
کۆمەڵێک فاسیجینی هەیە بۆ ئەکرێ لەگەر هاوتا بن لەگەڵ ئەم کەسەیە بە شێوەیەکی تایبەت و دیاریکرا و مۆخی ئێسک لەو کەسە وەرەگیرێت وەکو چۆن خوێن ئەگوێزرێتەوە ئەبوو شێوەیە ئەگوێزرێتەوە بۆ کەسەکە ئەمە ژوا ئەکات ئەو خوێنی لەم کەسەیە دروستە بێتەوە بە شێوەیەکی تەواو جیاوازتر بێت لەو خوێنی کە پێشتر خۆی هەیە ینی ئەگونجێ ئەمەژە بڵێن هۆکارێکە بۆ گۆڕینی خوێنی کەسەکە لەسەر ئەو پرسیارێکە زۆر باشە دو پرسیارم بام پرسیارە بێت دکتۆر ئەلێسەدا زۆرێک لە هاوڵاتیان تاکەکانی کۆمەلگا بەگشتی پلازمای خوێن دەرەهێنن بۆ بەکارهێنانەوە جارێکی تر ئەیتر بە هەر هۆکارێک بێخود بۆ هەر مەبەستێک بێت ئایا لە داهاتوە ئەو کەسی کە پلازمای خوێن زۆر لە خوێنەکەی خۆی دەرئەکات کێشەیەک دروست ناکات ئەمە شتێکی ئاساییە؟ بەڵێ بۆ بە شەرتی ئەم حاڵەتە گەر بە شێوەیەکی زانستی بکرێت لەلایەن پزیشکی پسپۆڕەوە بکرێت بە دڵنیایی هیچ کێشەی تیانە ینی ئێمە خوێنمان بەردەوام لە دروستبوون و گۆڕانکاریایە شتێکمان نییە بۆی بڵێ پلازما کەم ئەکادیان شتێک لەو بابەتە بەڵام ئایا بەکارهێنانەکەی بۆ چییە بۆ کوێ ئەوە بە دڵنیایی وات ئەگەر پزیشکێکی پسپۆڕ بیکات زۆر باشترە وەکو لەوەی کەسێکی نەشارەزا بیکات خۆشمانە زانین بەتایەتی لە بواری پێستا ئێستا ئەم چارەسەرە زۆر بەکارهێنێت. زۆر سپاس دکتۆر بەڕێز سەباح پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و لیفەگرێکان زۆر سپاس کەمیانمان بێت خۆشحاڵ گفتوگۆکان بۆ ئێمە و بۆ بینەرانیش زانیاری هیوادارم سودمەند بێت دەستان خۆش بێت سپاسی ئێوەکەم سەرچاوەکانم ئازیزان تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن.